بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد وعلى آله وصحبه أجمعين. لەوانەیە بەڕاستی زۆر جار پرسیار بکرێ باشە بۆچی ئێمەی ئیماندار ژێردەستەین، بۆچی ئەوانەی کەوا بێباوەڕن و ئەوانەی کەوا خەڵکێکی ستەمکارن ئەوان ئەمڕۆ دەسەڵاتیان هەیە. بۆ ئیسلام کە بەرنامەی خوای گەورەیە ئاوا ئەمڕۆ ئەم وەزعی توش بووە، یعنی ئیمانداران زەلیلن، ژێردەستان. بەڕاستی بۆ وەڵامی ئەمە طبعا ئەمە گومانێکە، لەوانەیە زۆر جار ئینسان تووشی یەئس ببێ، مەیئوس ببێ لەوەی کە ئەم ئیسلامە شایانی ئەوە نییە حکوم بکە. بەڵام بەڕاستی بۆ وەڵامی ئەمە من ئەچمە خزمەت فەرمودەیەکی پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم کە باس لەوە ئەکات کە ئەو پەیامەی کە بۆ پێغەمبەری خوا هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام و ئەو بەرنامە و پرۆگرامەی کە بۆ پێغەمبەری خوا هاتووە عەلەیهی سەڵات وەسەلام تەشبیهی ئەکا بە بارانێکی ڕەحمەت. مثل ما بعثني الله به من الهدى والعلم كمثل غيث بمعنى باران الرحمة. بەڵام ئەم غەیثە کە بارانی ڕەحمەتە کە ئەبارێ بەسەر سێ جۆر لە زەویە ئەبارێ. جۆری یەکەم فكانت منها طيبة، جۆری یەکەم زەویەکی بەپیتە، زەویەکی طيبة. أما على فقبلت الماء فأنبتت العشب والزرع الكثير. ئاوەکەی وەرگرت و هەروەها گژوگایەکی زۆری لێ ڕوا و سەوز بوو و خەڵکێکی زۆر لێی سوودمەند بوون. ئەی جۆری دووەم وەکانە منها ئەجادب، جۆرێکی تر زەویەکی بەردەڵانیە، زەویەکی ڕەقە بەردینە کە وەکو حەوز ئاوەکە تیا ئەوەستێ بەڵام خۆی هیچ سەوز ناکە. ئەمە جۆرێکە لە خەڵکی بەڕاستی علمی پێیە، زۆر شتی لەبەرە، قورئانێکی زۆری لەبەرە، فەرمودەیەکی زۆری لەبەرە، بەڵام خۆی بۆ خۆی هیچ ئیستیفادەی لێ نەکردووە. بەڵام کاتێککە باسیەکە بۆ خەڵکی تر کە گوێی لێگرن ئەوان ئیستیفادە دەکەن. ئەڵێ وەکو وایە کاتێک ئەو حەوزە ئاوەکە پڕە بێ لە ئاو، ئاژەڵێکی زۆر، باڵندەیەکی زۆر لەو ئاوە ئەخۆنەوە و لەوانەیە خەڵک جۆگەلەی لێ بکەن و بیبەن لێ زەرعاتی پێ بکەن، بەڵام ئەم خۆی بۆ خۆی ئیستیفادەیەکی وا ناکە. جۆری سێم زەویەکی تەختی لماویە، ئەمە نە ئاوی تیا ئەوەستێوە نە هیچی سەوز ئەکە. بۆیە کاتێک کە خەڵکێک بەم سێ جۆرە پێشوازی لە پەیامەکەی پێغەمبەری خوا ئەکەن عەلەیهی سەڵات وەسەلام، ئێمە ئەم فەرمودەیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام پێمان ئەڵێ ئەگەر ئێوە زەویەکی بە پیتان نەبێ با بارانی ڕەحمەتیش ببارێ، هیچ سەوز ناکە. کاتێک کە زەوی مردوو بێ هیچ سەوز ناکە. بۆیە سەیرەکەیت ئەم قورئانە، ئەم وەحیە، ئەم پەیامە کە فەرمودەی خوای گەورەیە، کاتێک کە دڵێک مردوو بێ ئیستیفادەی لێ ناکە. لە قورئانە لە زۆر ئایەتە باس لەوە کراوە کە ئەم قورئانە بۆ کێیە؟ هیدایەتە، بەڵام بۆ کێ؟ ئەڵێ هودە للمتەقین، هیدایەتە بۆ متەقین. وذەکر فإن الذكرى تنفع كيه؟ تنفع المؤمنين. ئیمانداران استیفادەی لێ ئەکەن. کاتێک کە فەرەزەن ئێمە زۆر جار ئاگامان لە دڵی خۆمان نییە، قورئانە خوێنرێتەوە بەڕاستی تووشی خوشوع نابین، استیفادەی لێ ناکەین. هذا قرآن ألم يأن للذين آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله. زۆر جار کاتێک کە دڵمان ئەمرێ، دڵمان نەخۆشەکەوێ، وەکو پێویست استیفادە لە قورئان ناکە. بۆیە ئایەتەکەی دوای ئەوە فەرمێت اعلموا أن الله يحيي الأرض بعد موتها. ئێوە بزانن کە خوای گەورە زەوی مردوو لە دوای ئەوە زیندوو ئەکاتەوە. معنای وایە پێمان ئەڵێ ئاگاتان لە خۆتان بێت، دڵتان زیندووکەنەوە. ئەبێ بەڕاستی ئێمە لەم فەرمودەیەوە فێری ئەوە بین کە وەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تێکۆشانی کردووە، زەویەکەی مهەیە کردووە، زەمینە سازی کردووە بۆ ئەوەی ئەو پەیامە ڕەحمەتە، ئەو بارانە ڕەحمەتە ئیستیفادەی لێ بکە.
بۆیە کاتێک کە ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمان هەڵنەسین ئیتر با پەیامەکە پەیامێکی خوای گەورەش بێ استیفادەیەکی نابێ هیچی لێ ناڕێ بۆیە زۆر جار ئێمە خەتاکە هی خۆمانە نەک خەتاکە هی بەرنامەکەمان بێ بۆیە داواکارین ئێمە داواکارم لە خوای گەورە یارمەتی دەرمان بێ بۆ ئەوەی ئێمە ئەم پەیامە تەرجەمەی کەین تەرجەمەیەکی عەمەلی بکەین گفتارەکانمان تەرجەمەی کەین بیکەینە کردار چونکە ئەگەر وان نەکەین بەڕاستی ئەم قورئانە بەرنامەی خوای گەورەیە بەڕاستی سوودێکی وای نابێ ئەگەر ئێمە زەمینە سازی بۆ نەکەین و مهەیەی نەکەین و ئەو دڵک و داڵانەی کە لەسەر ڕێگامانە لای نەبین و هەروەها خوای گەورە کە تەشبیهی بەنی ئیسرائیلەکە کە پەیامی تەوراتیان بۆ هاتووە بەڵام ئەوان هیچ عملیان پێ نەکردووە مثل الذين حملوا التوراة ثم لم يحملوها كمثل الحمار يحمل أسفارا آخر تۆ گوێدرێژێک بابک بە چەندین کتێبی بە نرخیش باریکەی چه استیفادەیەکی لێەکە نەخێر هیچ استیفادەی لێ ناکە بۆیە بەڕاستی ئەمە ئەوێ هەوڵبین ڕاستە ئەم بەرنامەی خوای گەورەیە ڕاستە ئەم بارانە بارانی ڕەحمەتە بەڵام ئەگەر زەویەکی باش نەبێ هیچی لێ سەوز نابێ ئەگەر دڵێکی زیندوو نەبێ بەڕاستی قورئان هیچ تەسیری لێ ناکە داواکارین لە خوای گەورە ئینشاءڵڵا لەو ئاستە بین کە عمل بە قورئان بکەین و خۆمان ئاشناکەین بە قورئان و خەڵکی تریش ئاشنا بکەین بە قورئان و عملی پێ بکەین و هەوڵ بین نمونەیەکی زیندوی قورئان بین و بە قورئانێکی زیندوو لە ناو خەڵکە هەڵس و کەوت بکەین و لە ئومەتی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام خوای گەورە قبوڵمان کە و لەگەڵ ئەوە حەشرمان کە ئامین والحەمدولله رب العالمین